خير بريان دزان إيش مقلق زور أجهل بسيرك تاني ببلي أما منكم والله هو راستي بأمانة زيادة ببلدي بس كاك نجات بخود دزاني بو آخري برستان لقيت على خاني لفيديو يجي دركتينا تكريه هو كاري دركوتن تانسي لقال أو أفرتي زحمة نبي زنابة محامي وليا عليه أو بسيارنا أو بوليس ديكات أو تحقيقات كاكا فيري إشي خومان بكا وما دزاني تسلكين وتسناكين غمي هن يشد نبي كاتي بيدي بوليس اشتاق لقدكا بس أما دماني وين هاتي لكم بالريزة بقينا سرد هاوشي بيش أوي بوليس باقي دكاتا بيه ما بلي بقربان تارك تسير بولما بلي يعني دخيني خوما حتما دي سردام دكادن بسيارة شيء مشكلة شيء هي نايبتك نمن باشا كاك نجات لو خمساردي كتسابل كد مردية يعني أتوان دبي وفايلة برامبر كتسابل شخود ناي يارمتي مبدي دمانوي كيساكت لبو يقلاي بكينو ودواء دورد بكينو مشكلة لبروي هو كاري سرشي أو مشكلة أتوشي سونك أتوش درتي لو فيديوي أو زمان بس معنا براك دماني تدور خيلو لورو داوي سما لبوك كاكا جان كاتم يا مخد زان كايزاش كورنو باشا بزحمة زور لكاد ناقرين دڵنیا بە زۆر لە کار ناگرین ئێستا هاوکارمان بۆ لۆی ئەتوش نەزاد دەین نەو مشکلەیە فەرموو کاک نەژات ستان لێ فەرموو سیارتان چییە؟ باسی تارەمان لوکە بە تایبەتی لەو ڕۆژانەی دوایی کە سەردانی بەڕستی دەکرد باسی هیچی نەدەکرد کاکە جان ناوی هیچ کەسی نەدەینا کاکە جان بە خۆتان دەزانن مردەکەت دڵی زۆر زۆر پیس بوو بەڵانیا ئەو کچەش وەزعی زۆر زۆر خراپ بوو باشە بە دوای کار دەگەڕا بەڵام مردەکەی قبوڵ نەدەکرد بەڵام لەو کاتێک کە مردەکەی گیرا باشە بە فرسەتی زانی و دووبارە بە دوای کارگەڕا بە واستەی هاوڕێکی کارێکی دیتەوە ئێوە شتێکی باشە خراپ نییە کارەکەش با پێتان بڵێم چ بووە شەریکەشی ڕسمی بوو ئیشی بەرهەمهێنان و ڕێکلام و شتانی دەکرد باشە کاک نەژات ئەو ئیشەکی خراپ نییە ئەسڵەن ئیشەکی زۆر زۆر باشە یعنی هیچ شتێک تێدا نییە دەزانم کاکە جان بەڵام لە ژێرەوە کایتر دەکرا کاریدی مەبەستت چییە؟ کاکە ئەوەندە بەسە باشە چێشم دەکەن بە قوربان کاک نەژاتان هاتم بەسە کاک نەژات تکایە هاوکارمان بە هاوکارت دەبین ئەمە دوو مەعامینە لێرە دانیشتینە هاوکارمان بە ئەمەش هاوکارت دەبین و دوورت دەخینەوە لەو مشکلەیە لەبەرەوەی ئەم دەزانم ئەتو ئینسانێکی زۆر باش و ڕێک و پێچی فەرموو بەردەوامی بە قسەکان بدەن کاکە جان ئەو جەماعەتە هەر کچێک جوان بە سەرنج ڕاکێش بە سەحبیان دەکرد باشە بە فێری ئەوەی کە ئیشی دامەزرانی ئاهەنگ و ڕێکلام و دیزاینەر و شتانیان پێ دەکرد باشە بەڵام بەداخەوە دایانبردنە شوێنشتر باشە تارە چوو بە ئەو جیانە بەڵێ کە زانی بووی ئەو جێیان دەسەڵاتی خۆتانن دڵنیا بە بینی هەر سێکمانە دەرناچی فەرموو کە زانی بووی ئەو جێ قومارخانەیە و ئیشی خراپی لێ دەکرێت باشە ئەو کسانش دەبن کە لە بۆ ئەو پیاوانەکە ئیشی خراپیان لەگەڵ بکەن بەڵام هەڵات باشە لە دوای نەیانگرت بۆ قوربان کێشەکە هەموو ئەلێرەیە باشە ئەو کسە لە دوای هەنجی هاتەک نەمون بۆی نەجاتی بدەن لەلایەشکە شەریکەکە دەترسا بە تایبەت تارێ دەترسا نەکوونی هێندەکانی کەشف بیتن باشە لێ بەواستی ئەو چەند جارێک کە هاتەک نەمن ئەو ڤیدیۆ ئەو ڕسمانیان بڵاو کردەوە ئێستا تێگەیشتە یعنی دەرکەوتنی گۆ لە ڤیدیۆیەکەی بۆ نوعی بووە هەر بۆ نوعی بوو زیاتر یعنی ئێسپێمەندێکەکەتان نەبووە کچێ پول مەخینی خۆمە ئێستا تێگەیشتە یعنی دەرکەوتنی تو لەگەڵ تارەی لەو ڤیدیۆیەی بەو جۆرەی بووە هیچ پەیوەندێکەکەتان نەبووە لەوە زیاتر نەبووە بە قوربان ئەوە کچێ پور معنەخینی خۆمە
ئێستا زانیم هەدەفی ئەو شەریکەیەوە بووە ڕسمتان بگرن لەگەڵ تاراخانی لەوەی بە عایلەی ماڵی کاگڕێدوانی پیشاندنەوە و تووشی مشتلێ بکەن و ئەو دووەتان تووشی ئەو مشتلێ بن و سەرتان لە قوڕێ بنێن. زۆر ڕاست دەکەی. ئێستا ئەو شوێنەی پێدەزانی؟ پێدەزانی یان نا؟ ئەو جێ پێرزان کە چاوپێکەوتنی لێکرێت. کاک نەژاد هەر ئێستا دەچنە ئەو شوێنەکەمان نیشان دەدەین و ڕێکات و لە مشکلەکەی دەرچوو. بە قوربان ئەنگۆ بە خۆتان بڕۆن. کاک نەژاد لۆ دەترسی؟ بە قوربان تارەوەی لەوم بەعس کردیە دەرێ ئەو گروپە زۆر ترسناکە. زۆر باش. کاکە ئەتومێ بەس دەدوینەوە جێیەکەمان پێ بشانە بە خۆت بڕۆ. ڕێکەتین ئەوە بی ئادەم. دەهەستە باوڕێ. هەتا زۆر باوڕێ. هەستە بێژە. بەس لە دوورەوە. لە دوورەوە. بڕۆ باسی. فهموا كاكا. سلام عليك. وعليكم السلام بخير. فهموا زو خدمتك كاكا. ممنون سپاس دەمانەوێت مدیری ببینیم. ياخذ لك لي تاوران با ئێستا دەگەڕێم. باش. دەکرێت بزانم ئیشەکەتان چییە؟ ئیشەکی ڕێکلامیمان هەیە دەمانەوێت بەڕێوەبەری ببینیم. ئەی دەکرێت بزانم لەلایەن چێ هاتوو؟ کوڕێ ئەو دێ لەسەرەوە. بما بەکەم بەڕێوەبەری 2 دقە لە کاتی دەگرین و دەڕۆین. باشە بەچاوم. دەباوچ. سپاس. فهموا. زۆر سپاس. باش خاتون. بخير سلام عليكم. باش خاتون. بخير چۆن توانم یارمەتیتان بم؟ زۆر سپاس خاتون. لە بۆ ئیشەکی ڕێکلامی هاتینە. خوا بەخێر بێن. بەس پێم بڵێن چۆن ئێرەتان دۆزیێت چکە تۆزە شوێنەکەی ئیزعاجە یان لە ڕێی کێوە هاتوون؟ لە ڕێی خاتونەکەەوە هاتوین بە ناوی تاراخان ئەگەر بیناسی. تارا؟ نا نایناسم. دڵنیایی؟ نایناسم. ڕاستی کارەکەی لە بۆ ئاسان دەکەم. ئەوە تارایە. نایناسم. دڵنیای کە ناناسی؟ هەر یەکەم جارە بێت. پێشتریش نەدیتێ قەت؟ قەت نایناسم. چ بکەیت؟ خاتون بەڕێستان بەڕێوەبەری هێرن؟ من تەنیا بەڕێوەبەری بەرهەمهێنانم بەڕێوەبەری گشتی ئەمڕۆ نەهاتووە. بەس ئاسایە هەر ئیشێکتان هەم لە خزمەتە. زۆر سپاست دەکەم. ناوە لە حەزمان دەکرد ڕوبەڕوو لەگەڵ بەڕێوەبەری گشتی قسەی بکەیت. بەهەرحاڵ دەیرەوە جارێکش. باشە زۆر چاکە. با بڕۆین. خواتان لەگەڵ. بەڕاست. ئەتوو دڵنیایی کە تارەی ناناسی؟ ئەی نەموت کە نایناسم. باش. خواتان لەگەڵ. کاک ڕۆستەم ئەو جێت پێ کوو بوو. بێژن هیچ عەقڵم نەیدەگرت. لۆیە پێم باشە پۆلیسی لێ ئاگادار بکەینەوە. نانا کاک ڕۆستەم ئەمە هیچ بەڵگەکمان لەدەست نییە. یعنی ئەگەر بەڵگەکمان لەدەست بایە ئەو کاتە دەمانتانی شتەچی بکەین. پێم باش نییە. ئاخر ئەمە پێویستە نابی ئەوها بێدەنگی. دەبی لە دوو بەڵگەرشی هەر بگەڕین بەڵگەکمان هەر دەستکەوی. کاک ڕۆستەم هەتا بەڵگەمان لە بەردەست نەبی ئەمە ناتوانین پۆلیسی ئاگادار بکەینەوە. ئەلۆ؟ باشم سپاس. هەنار؟ کام هەنار؟ کاک ڕۆستەم هەنارە. هەنار چێە؟ ئەوەی شەریکەکە. چێ لەگەڵ بکە؟ ئەلۆ بەڵێ. چەند قسەک هەیە دەتەوێت پێمان بڵێ؟ دەڵێ دەمەوێت بتان بینم. هەندێک قسە و هەندە نهێنی هەیە دەمەوێت پێتان ڕازی بە. تەواو زۆر باشە. سبەی شەو؟ ئەها
بە خۆت جێیەکەی دیاری دەکەین تاوە چاوەڕێی جوابتم خواحافیز حیات بێژن متتەئکیدم لە ڕێ ئەو ژنەی ئەمە ئەو قمارخانەی دەبینینەوە دڵنیام ئەمنیش فکرم وای لێ دەچی دەستت خۆش بی بڕۆین بڕۆ با داوەتشت کۆم بڕۆ سواری سیارەت بە دەست خۆش بێژان ئەتوو متاکیدی گۆتی دێمە ئێرە کاک ڕۆستەم وەڵڵا ئەو جێی بەخۆی دانایە گۆتی وەڵڵا دێم هیچ عەقڵم نایگیری نابەخوا کاک ڕۆستەم با تۆزەش کە تەحامل کەین بەشکم بێتن هەموو شتێکی دەزانین ئەو کاتی باش وەرەکەی هەما بۆ بەخۆیت ئەوە ئەتوان تۆزە بڕۆینە خواردتر باش فەرموو وەرە هەنارتان وەرە مەترسێ خاتوونەکە دەچیت چمان لۆ باسکوی چام کەدەی لە ڕاستیە من زۆر ناوبانگیەوەم زانی بوو بەڵێ زانیم ئێوە پارێزەرن ئەجا ئەمویست ئەوەتان پێ بڵێم کە کارە برادەری من بوو یعنی دەتناسی وانیا بەڵێ باشە لۆ لە سەرەتاوەت نەدەکۆ چونکە ترسام منیش بکوژرم باشە هەنارخان پێم بڵێ ئەوگە ئیش و کارین گۆچێ لەو کۆمپانیایی یعنی نازانیت خۆتان باش تێگەن کەسەیەکی چەند خراپە کاک ڕۆستەم تێبگە ئەو ئیشی ئەو باندە پیسانەیە ئەوانە بەکار دەینن ڕاست دەکەی باشە دەتوانین لۆکێشنی ئەو شوێنە مام دەیەی لۆکێشن ئەها ئەتان دەبێ بەڵام تکایە ناوی من مەهێنن بێخەم بە بەس نامەوێت تووشی کێشە مەترسێ دڵنیا بە مەترسێ باشە هات دەست خۆش دە زۆر باشت بێژن هەر ئێستا پەیوەندی بە پۆلیسیەوە بکە باشە بەسەر چاو مەترسێ هەنارخان قەت نەترسێ فەرموو ئەلو جەنابی ئەفسەر دەمەیە هەواڵێکتان پێڕابگەین و کە لە شوێنێکەیە کاری زۆر خراپی تێدا دەکرێت خۆشم ئێستا دێمە لاتان هەموو شتەکاتان لۆ ڕوون دەکەمەوە باشە باش خوا لەگەڵ خواحافیز باشە من زۆر خۆشحاڵ بووم بە ناسینگتان ئەمە زیاتر هەروەک پێم وتن ناوی من زۆر سوپاسی هاوکاریت دەکەین من زۆر ئەبێ بڕۆم سوپاس زۆر سوپاس بەجددی سوپاس کاتێکی خۆش باوکە جانسۆنی سوپرایزێکم بۆت هەیە باوکە بەنای منەوە پەیامە با هەموو خزم و دۆستان بگەێنە من خێزانەکەی خۆم خۆش دەوێ باوکە و بۆیە هەر ئەو ڕۆژە بە خێزانەکەم وت وتم مەگەر بە قسەم نەکەی و سیناریۆیەک دروست نەکەینەوە دەتکوژن بەڵێ ئەو ڕۆژە ئەگەر بەگوێم نەکردایە ئێستا من بەم ڕۆژە خۆشە ناگەیشتم ئێمە لە دووری ئێوە زۆر بەختەوەرین و ئەو ڕۆژە بۆم دەرکەوت کە هاوسەرەکەم چەند منی خۆشەوێت و من ئێستا وام بۆ ئەو لە دووری ئێوە زۆر بەختەوەرین خواتان لەگەڵ
سوپاس خودایە کەس لەسەر قسەی من نەکوژە خەڵکی چی دەرێ بابری